بیرکاری پۆلی نوێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بە لاپەڕەسێ دەست پێ دەکەم. لاپەڕەسێ دەربارەی ئایا ئامادەی گونجاوترین دەستەواژە لە لیستەکە هەڵبژێرە بۆ تەواوکردنی ڕستەکە. لیستەکەش لێرە هەندێک دەستەواژەی لە ناو لیستەکە نووسرایە، هەندێکیان هەڵدەبژێرم و دەیان نووسم لە جیاتی هێمای پرسیاری ژمارە 1 لە هاوکێشەی 3 کەم 2 یەکسانە بە 10 پیتی 3 یەکسانە بە 4 بریتیە لە چ؟ بێگومان بریتیە لە شیکاری هاوکێشەکە. کەواتە ئەو دەستەواژەی دەنووسم لێرە، چونکە ئەگەر یەکێک داوای لە من کرد شیکاری ئەو هاوکێشەیە بکە، لە هەمان کات واتە ئایا ئەو پیتە دەکاتە چ ژمارەیەک. ئەمنیش کە شیکار دەکەم دەردەچی کە پیتی 3 دەکاتە 4، چونکە ئەگەرە من 3 هینە جارانی 4م کرد دەبیتە 12، ئەوجا 2 دەرکرد لە 12 یەکسان دەبی بە 10. هاوکێشەکە هاوسەنگە لای چەپ و لای ڕاست وەکو یەکە و هاوتایە. پرسیاری ژمارە 2 چەند ڕادەیەکن هەمان گۆڕاویان تێدایە و بەرز کراونەتەوە بۆ هەمان هێز. ڕادە واتە بۆ وێنە 4 3 ئەوە ڕادەیە ئەگەر هاتوو ڕادەیەکی کە لە تەنیشتی هەبوو و هێمای کۆ یان هێمای کەم لەمە بینیان هەبوو. هێمای جاران و دابەش نا، ئەوە ڕادە نییە، تەنیا دەبی هێمای کۆ هەبی لە مابینی ڕادەکان دەبیتە ڕادە. واتە 4 3 کۆ بۆ وێنە 5 3 ئەوە دوو ڕادەی چنە لێک چوونە. لەبەر چ لێک چوونە؟ چونکە هەردووچیان هەمان پیتیان هەیە و هێزی پیتەکەش واتە توانەکەش یەکە. ڕادەی لێک چوو توانەکەیان وەکو یەکە، واتە ئەگەر یەکەچیان توان بۆ وێنە توان 3 بوو، ئەوی دیش دەبی توان 3 بی، ئەو جا لە یەک دەچن، دەنا لە یەک ناچن، دەنا دوو ڕادەی جیاوازن، بەڵام ڕادە هەر بەخۆی دەبی لە مابینیان هێمای کەم یان کۆ هەبی. پاشان ڕادەی لە یەک چوواتە هێزەکان و هەمان گۆڕاوەکە هەمان پیتە هەمان توانە، ئەو جا پێیان دەڵێن ڕادە لێک چووەکان. لێرە دەنووسم ڕادە لێک چووەکان. پرسیاری ژمارە 3 ئەو وشەیە هەڵە نووسرایە دەبا نووسرا بە پیتێکە بە ژمارەیەک دەگۆڕدرێ. ئەوە گۆڕاوە پیتەکە دەیگۆڕین لە جیاتی ژمارەیەکدا دەنێ، گۆڕاو لێرە دەنووسم. پرسیاری 4 چەند کردارێکن یەکێکیان ئەوی تریان پوچەڵ دەکاتەوە. ئەوە کردارە پێچەوانەکان. کرداری پێچەوانە چییە؟ بۆ وێنە ئەگەرە ژمارە 5م هەبوو، کۆم کردەوە لەگەڵ 2، پاشان 2م لێ دەرکرد. ئەو دوو کردارە کۆ و کەم پێچەوانە یەکترینە، ئەنجامەکە هەر دەکا 5 وەکو ئەوەی هیچم نەکردبی، چونکە ئەو دوو کردارە یەکتری پوچەڵ دەکەنەوە، واتە دژی یەکن. بێگومان ئەگەر هاتوو ژمارەکەش یەکشت بوو، کەواتە کۆ و کەم دژی یەکن، جاران و دابەش دژی یەکن، پێچەوانە یەکترینە، هەروەها توان و ڕەگ بۆ وێنە 3 توان 2 لەژێر ڕەگی 2 هەروەکو ئەوەی وایە دەکا 3، هەروەکو ئەوەی وایە هیچم نەکردبی، چونکە ئەمن جارەک دەیکەمە 2 جا، جارەکیش ڕەگی 2 جای وەردەگرم، کەواتە ژمارەکە هەروەکو خۆی دەمینێتەوە.
ڕستەیەکی بیرکاریە دوو بڕی هاوتا دەنوێنێ ئەوە زۆر گرنگە ئەوە هاوکێشەیە ڕستەیەکە لە هاوکێشە هەمیشە هێمای یەکسان هەیە بڕەک لێرە هەیە لە لای ڕاست بڕەکیش لە لای چەپ هاو سەنگن واتە ئەگەر لێرە هەمبوو ژمارە 3 کۆ 4 دەبی لێرە هەمبی ژمارە بۆ وێنە 8 کەم 1 چونکە هەردووچیان دەکەنە 7 ئەوە هاوکێشەیە بەڵام لە هاوکێشە ئەوها ئاسان نییە هەمیشە یەک لە ژمارەکان دیار نییە لە جیاتی پیتەک دەنووسرێ ئایا 3 کۆ 4 بکە کەم 1 ئەو پیتە چییە تازە پیتەکە لێرە نووسرا بوو سڕیمەوە بەڵام ئێستا دەینووسینەوە ئەگەر ئەوە 7 بی ئایا چ ژمارە یەکی لێ بڕوا دەکا 7 بێگومان ژمارە 8 یەکی لێ بڕوا دەکا 7 کەواتە پیتی س یەکسانە بە 8 هاوکێشەکەم شی کار کرد ئێستا یەک لەوانم بەکار نەهێنا ئەویش ئەو وشەیە بۆ ئەبزانم باشە ئەژمێرکردن و هەژمێرکردنی بڕەکان بڕ چ فایدەچی ببورن بڕ چ جیاوازیەکی هەیە لەگەڵ هاوکێشە ئایا بڕ و هاوکێشە کو دەزانی کامە بڕە و کامە هاوکێشەیە لە کاتی بڕ ئەوانە هەموو بڕن هێمای یەکسانە نییە لە کاتی هاوکێشە ناچارین هێمای یەکسانە هەیە و لای چەپ و لای ڕاست هەیە لای ڕاست و لای چەپ ئەوەیە جیاوازیەکە بەهای هەر بڕێک ببینەوە لێرە بڕەکان بڕی جەبرینە واتە پیتیان پیتە پیت و ژمارەیە هەندێک زار تەنیا پیتە بەڵام لێرە زیاتر پیتەکان لا دەبەم و لە جیاتی دانان بەکاردێنم پیتی لا دەبەم لە جیاتی دەنووسم پیتی دوو ببورن و پیتی لا دەبەم لە جیاتی دەنووسم 6 زۆر ئاسان دەبی ئەو کاتە لێرە دەنووسم 6 کەم 2 چونکە 6 مەئیش 2 کەواتە دەبیتە 6 کەم 2 و دەکاتە 4 بڕەکەم بەهایەکەم دیتەوە بەهای ئەو بەهایم دیتەوە کاتێک پیتی دەکاتە 6 پیتی مئیش دەکاتە 2 لێرە ئەوە زۆر گرنگە کە ئەمن بەخۆم بزانم هێمای جاران هەیە لە مابەینی ئەو دوو پیتە بەڵام پێویست ناکا بنووسرێ لە کاتی هەبوونی پیت بەڵام پێویست دەکاوە گرنگە بنووسرێ کە لە جیاتی دانان بەکاردێنم و پیتەکان دەکەمە ژمارە واتە ئەمن کە لە جیاتی پیتی دەنووسم 6 ناچارم هێمای دانێم هێمای جاران و لە جیاتی بنووسم 2 چونکە ئەگەر نەنووسم دەبیتە 26 بەڵام بەخۆی 6 جاران 2 کە دەکاتە 12 بڕەکە کردیە 12 پرسیاری 8 پیتی 6 دابەشی دەکەم بەسەر پیتی 2 وەڵامەکە دەبیتە 3 بڕەکە بەهایەکەی دەکاتە 3 پرسیاری 9 6 کۆبکەمەوە لەگەڵ 2 کۆبکەمەوە لەگەڵ 6 دەکاتە 8 وابزانم باشتر وایە نەنووسین هێمای یەکسان یەکسەر بنووسم 2 کۆ 6 ئەوجا لە ژێرەوە بنووسم 8 کۆکردنەوەی ڕادە لێکچووەکان تێبینی ڕادە لێکچووەکان تەنیا دەتوانم کۆیان کەمەوە ببورن
تەنیا کۆکردنەوە و لێدەرکردن دەتوانم بکەم لە مابەینی ڕادە لێک چووەکان. ناتوانم بکەم لە مابەینی ئەو ڕادانەی بە یەک ناچن، واتە ناتوانم ئەمن دوو توان دووی کۆ بکەمەوە لەگەڵ سێ توان یەک. ناتوانم، نابی. دەبی ڕادەکان پیتەکە وە هێزەکە وەکو یەک بن. بەڵام دەتوانم ئەمن ئەو دوو ڕادەیە لێک بدەم، دەتوانم لێکدان بکەم، دەتوانم دابەش بکەم، بەڵام ناتوانم کۆ بکەمەوە و لێ دەرکردن ئەنجام بدەم. لەبەرەوەی زۆر گرنگە بزانم کامە ڕادە بە یەک دەچی. هەر یەک لەو بڕانە سادە بکە. زۆر ئاسانە، دوو ڕادەم هەیە، هەردووچیان لێک چووینە چونکە پیتەکە یەک پیتە و هێزەکە یەک هێزە، ژمارەکە گرنگ نییە. لێرە یەک سئم هەیە، لێرە 6 سئم هەیە، دەکاتە چ؟ دەکاتە 7 سئ. تەواو. سادەم کرد. تەنیا سادە بەهایەکەی نابینمەوە چونکە نازانم سئ چەندە. لێرە دوو ڕادەم هەیە، واتە هەردووچیان لێرە لە یەک چووینە، دەتوانم ئەمن لێکیان دەرکەم. 15 جارێ بە نەک جارێ تەنیا ژمارەکان لێک دەردەکەم. 15 نۆی لێ بڕوە چونکە لێک دەرکردنە، دەکاتە 6 سئ تواندوو وەکو خۆی دێتە خوارێ. ئەوجا ئێستا تەماشای هێمایەکەی دەکەم. هێمای 15 ژمارە گەورەکە کەمە، هێمای ژمارە بچووکەکە کۆیە، هەمیشە هێمای ژمارە گەورەکەی دادەنێم لێرە، دەکاتە کەم 6 سئ تواندوو. لێرە ڕادەکان لە یەک چووینە، دوو ژمارەکان کۆ دەکەمەوە و پیتەکەش لە تەنیشتیان دەنووسم. 1 کۆ 3 دەکاتە 4، فاریزەکە دێتە خوارێ، 2 کۆ 4 دەکاتە 6، پیتەکەشیان لە تەنیشت دەنووسم. تەواو. سیفەتی بەشینەوە هەر یەک لەم بڕانە سادە بکە. لێرە چونکە ئەمن دوو کەوانەی دەبینم، واتە ئەو دووەی تەنیشتی جارانی هەردوو ژمارەکان کرایە، کەواتە بە یەکتر بەستن یەکەم جار دەنووسم 2 جاران سئ. بەس پێی ناوێ بنووسم جاران لە مابەینی ژمارە و پیت، کەواتە 2 سئ. ئەوها بە یەکیان دەبەستم، توانم بە ڕەنگەشکە کۆ 2 جاران سێ، ئەویش بە یەکتر دەبەستم، 2 جاران سێ. ئەوها بە یەکتر بەستن. ئەوجا لە هەنگاوی دووەم 2 سئ هەر وەکو خۆی دەنووسرێتەوە، 2 سئ و کۆ 6. ئەوە ئاسانم کرد، بووە 2 سئ کۆ 6 چونکە 2 جاران سێ دەکاتە 6. ئێستا لێرە دیسان پێی نەدەویست ئەوەی ڕاستی بی ئەو هێمایە بنووسرێت چونکە هەر پێنجەکە نووسرابە، چونکە کەوانە هەیە بەخۆم تێدەگەیشتم کە 5 جارانی سێ و جارانی مە کرایە، لەبەر هەندێک کەوانە هەیە. ئێستا 5 جاران سێ یەکسەر دەینووسم چونکە ئێستا تازە تێگەیشتین کووە، دەکاتە 15 و کەمەکەی دەنووسمەوە چونکە کەم مە جاران 5 دەکاتە کەم 5 مە. پێی ناوێت لە تەنیشتیان لە مابەینیان ئیشارەت یان هێمای جاران بنووسم. ڕادەکەم سادە کردبووە 15 کەم 5 مە. لێرە دیسان 3 جاران 4 یەکسەر دەنووسم، یەکسانە بە 12، ئەوجا کۆ 3 جاران پیتی مە دەکاتە 3 مە. تەواو. شیکارکردنی هاوکێشە سادەکان. ئەو هاوکێشانە سادەنە، ڕەنگە مەبەستی لەوەی بیکە پیتی سئ توانی یەکە، چونکە هاوکێشەی
ئالۆستر پیتی سێ ڕەنگە توان دووبی و توان سێبی و شتیوە. شیکاریش مانای ئەوەیە ئایا ئەو پیتە دەکاتە چ ژمارەیەک لە خۆم دەپرسم، ئاسانترین ڕێ لە خۆم بپرسم ئایا ئەمە چ ژمارە چی بینم سێی لێ کەمەوە دەکا هەشت، بێگومان دەبی ئەو ژمارەیە 11 کەواتە پیتی سێ دەکاتە 11، ئەوە هەر بە هزری پیتی سێ یەکسانە بە 11، ئەوە شیکارم کرد. بەڵام ئەگەر بمەوێ بەڕێیەکی زانستیانە چ دەکەم، هەمیشە دەبی هەوڵ بدەم ئەو لایەی هاوکێشە کە لێرە لای ڕاستە، ئەو لایەی کە پیتەکە لەوەیە تەنیا بە تەنێ پیتەکە بمینێتەوە، هیچ شتەچی لە تەنیشت نەبی، کەواتە هەوڵ دەدەم ئەو کەم سێیە لێرە نەمینێتەوە، چونکە کەم سێیە ئەمن هەردوو لای هاوکێشەکە کۆسەیلۆ زیاد دەکەم هەتا کەم سەیەکە بڕوە، واتە دەنووسمەوە پیتی سێ، نازانم لۆ باش نانووسرێ، پیتی سێ پیتی سێ کەم سێ کۆ سێ لە لای ڕاست ناچارم لە لای چەپیش هەمان شت بە خۆم هەشتم هەیە، ئەو کۆسەیەم زیاد کرد چونکە کەمم هەبوو، پێچەوانەکەی زیاد دەکەم، لێرەش کۆسێ، ئەوجە لێرە کەم سێ و کۆسێ دەڕۆن دەبنە سفر، تەنیا پیتەکە ماوە لە لای ڕاست بە تەنێ دەینووسم، لێرەش هەشت و سێی کۆ دەکەمەوە دەکا 11، واتە شیکارم کرد پیتی سێ دەکا 11، بەڵام چونکە ئەو هاوکێشەیە زۆر ئاسانە دەتوانم یەکسەر بنووسم پیتی سێ یەکسانە بە 11 هەر بە هزری. پرسیاری ژمارە 17 لێرە لە مابینی 7 و 3 جاران هەیە بەڵام نەنووسرایە، گوتمان چ دەکەین؟ دەپرسین ئایا ئەمن کەم هەفتم هەیە جارانی چی بکەم دەکاتە 21، جارێ با بیر لە هێمایەکەی نەکەمەوە، تەنیا بیر لە ژمارەکەی بکەمەوە. ئەگەر هەفتی بینم جارانی سێی بکەم دەکاتە 21، بەڵام ئەمن هەفتم نییە، ئەمن کەم هەفتم هەیە، کەواتە هەتا بکاتە 21 پۆزیتیڤە، پۆزیتیڤ واتە هێمای کۆی هەیە بەڵام نانووسرێ، نێگەتیڤ نییە، کەم نییە، کەواتە دەبی ئەمن بزانم کە ئەو پیتە ئەویش نێگەتیڤە، چونکە نێگەتیڤ جاران نێگەتیڤ دەبیتە پۆزیتیڤ، کەم جاران کەم دەکا کۆ، کەواتە دەبی ئەم بزانم پیتی سێ دەکاتە کەم سێ، یەکسەر پیتی سێ یەکسانە بە کەم سێ نێگەتیڤ سێ. بەڵام باز شێوەیەکی زانستیانە چ دەکەم؟ تەماشای لای ڕاست دەکەم، دەمەوێ ئەو پیتە بە تەنیا بمینێتەوە، هیچی لە تەنیشت نەبی، چونکە جارانی کەم هەفت کرایە ئەمن هەردوو لای هاوکێشەکەم دابەشی کەم هەفتی دەکەم هەتا لەگەڵ یەک بڕۆن ببنە یەک بمینێتە، چونکە کەم هەفت دابەش کەم هەفت دەکاتە کەم یەک، دەکاتە یەک نەکەم یەک، لێرەش ناچارم دابەشی هەفتی بکەم، 21 لێرانە هیچ نەماوە ماوە تەنیا یەک، هەمویان بوونە یەک، تەنیا ئەو پیتە جارانی یەک هەر دەکا سێ، لەو لایەش کەم و کۆ لە کاتی دابەش هەمیشە کەمەکە دەنووسرێ، ئەگەر هەردووچیان کەم بان ئەو جا دەبووە پۆزیتیڤ، ئەگەر تەنیا یەکەچیان کەم بی هەمیشە کەمەکە دەنووسرێ، لێرە 21 دابەش هەفت یەکسانە بە سێ. کەواتە دووسێ ڕێ هەیە لۆ ئەوی بزانی پیتەکە دەکاتە چ ژمارەک. لێرە بە زانستیانە ئەگەر چاکەم دەمەوێ ئەو پیتە بە تەنیا لە لای ڕاست بمینێتەوە، چونکە دابەشە ئەمن پێچەوانەکەی ئەنجام دەدەم، واتە پیتەکەی جارانی سێی دەکەم، چونکە لێرە جارانم کرد، لێرەش ناچارم جارانی سێی بکەم، دەنا تێک دەچی هاوکێشەیە، سێ لەگەڵ سێ دەبیتە یەک، پیتەکە بە تەنیا دەمینێتەوە، لەو لایەش کەمم هەر بە خۆم هەیە، لێرەش پۆزیتیڤە، کەواتە کەمەکە هەر دەمینێتەوە، سێ جاران 12 دەکاتە 36. پیتەکە دەکا کەم
یان نێگەتیڤ 36 ئەوە شیکاری هاوکێشەکەم کرد. دوو جا و ڕەگی دوو جا. هەرێک لەو ڕەگە دوو جایانە ببینەوە زۆر ئاسانە. ڕەگی دوو جا واتە چ ژمارەك جارانی خۆی دەکا 36 یەکسانە بە 6 بێگومان، چونکە 6 جاران 6 دەکا 36 لێرە دەکاتە 9 زۆر ئاسانە، لێرش دەکاتە 5 لێرەش دەکاتە بە خۆت دەبی بزانی زۆر ئاسانە. ئێستا دێمە لای سەلمێنراوی ئەو وشەیە. هەست دەکەم وەکو ئەوەی وایە لە وشەی عەرەبی وەرگیرابی و نووسرابی پیتی ف، چونکە بە عەرەبی پیتی پ نییە، بەڵام ئەوەی ڕاستیبی لە ڕاستیدا ئەو ناوە ناوی ئەو زانایە گرێکیە، ناوی پیتاگۆرەس. پیتاگۆرەس ئەگەر لە کوردی پیتی ث نەبی، چونکە بەخۆی بە ئینگلیزیەکەی ئەو هانووسرایە، بە لاتینیەکەی مەبەستم، بەڵام بە ئینگلیزی و بە هەموو زمانەکان نایگۆڕن، هەروەکو وشە گرێکیەکە یان ئەغریقیەکە. فیثاگۆرەس پیتاگۆرەس دەخیندرێتەوە، ناخیندرێتەوە فیثاگۆرەس، چونکە پیتی پە کەواتە فیثاگۆرەس نییە، پیتاگۆرەس. ئەگەر بە کوردی ث نەبی دەتوانین بڵێن پیتاگۆرەس، ئەگەریش نا دەتوانین بڵێن پیتاگۆرەس. بە من ئەوها باشترە نەک بە عەرەبیەکەی کە لێرە نووسرایە ف نییە و بە عەرەبی پیتی ث هەیە، نازانم لەبەر چ نانووسن، دەبووە هەر هیچ نەبا بنووسرا بە فیثاگۆرەس، بەڵام ئەوها نابی. ئەوە بەڕای من ئەوها باشترە لە وشەکەی بەخۆی کووە ئەوها بیهێنین نەک لە عەرەبی بیهێنین. ئێستا ئەو کابرا ئەو زانایە گرێکیە پیتاگۆرەس چی کردیە؟ سەلمێنراوی پیتاگۆرەس یان بردۆزی پیتاگۆرەس یان ڕستەی پیتاگۆرەس درێژی تەوەر لە هەر یەک لەم سێ گۆشە و وەستاوانە بدۆزەرەوە. سەلمێنراوەکەی چییە؟ هی پیتاگۆرەس سەلمێنراوەکەی ئەوەیە ئەگەر هاتوو سێگۆشەیەکی گۆشە وەستاومان هەبوو، ئەوجا هەرکوو بوو ئەو سێگۆشەیە هەرکوو دروست کرابوو، ئەوها دانرابوو، ئەوها بوو، هیچ مەرج نییە. مەرج ئەوەیە یەک لە گۆشەکان هەر دەتوانێت یەک لە گۆشەکان بی بێگومان گۆشەیەکی وەستاوە، واتە 90 پلەیە ئەو گۆشە، 90 پلە. ئەو کات دەتوانین چ بڵێن کە یەکێک لە گۆشەکە، ئەو کات دەتوانین بڵێن درێژی ئەو لایە دووجا، واتە درێژەکەی هەرچەند دووجا یەکسان دەبی بە درێژی ئەو لایە دووجا کۆ درێژی ئەو لایە دووجا، وەکو هاو کێشەچە. ئەو درێژی شینە ئەو لایە کە بەرامبەری گۆشە وەستاوەکەیە، ناوی بە کوردی تەوەر. ناوەکەی چییە؟ تەوەر. ئێستا لەو پرسیارانە دەبی ئەو تەوەرەی ببینینەوە، ئەگەر هاتوو ئەو لایەم زانی لەگەڵ درێژی ئەو لایە. زۆر ئاسانە، زۆریش ئاسانە. لێرە ئەوە تەوەرەکەیە، چونکە بەرامبەری گۆشە وەستاوەکەیە. ئەو تەوەرە ئەگەر ناوی لێنێم پیتی ت جارێ نازانم، پیتی ت دووجا یەکسانە بە ئەو لایە دووجا کە 8 دووجا کۆ ئەو لایە دووجا کە 6 دووجا. کاتە لێرە ئەمن وابزانم ئەوها پیتی ت دووجا یەکسانە بە 6 دووجا کۆ 8 دووجا. پیتی ت دووجا وەکو خۆی جارێ دەنووسمەوە، 6 توان دوو واتە 36، 8 توان دوو واتە 64، پاشان کۆیان دەکەمەوە 36 و 64 یەکسانە بە 100. پیتی ت دووجا یەکسانە بە 100، ئەوجا
ڕەجی هەردوو لای هاوکێشەکە وەردەگرم. ڕەجی هەر پیتەکی دووجا ڕەجی دووجایەکەی دەکا پیتەکە خۆی وەلایەکەی دیکە 100 لەژێر ڕەجی دووجا یەکسانە بەدا. کەواتە ئەو تەوەرە نادیارە لێرە کردیە 10 پیتی ت یەکسانە بە 10 مەتر. 10 مەتر ئەوە دیتمانەوە ئەو تەوەرە. لێرەش هەروە بیردۆزی پیتاگۆرەس بریتیە لە ئەو تەوەرە دووجا یەکسانە بە 5 دووجا کۆ 12 دووجا کە دەکاتە 5 دووجا. ئەو جە پیتەکەی لە کام لای بنووسم کێشە نییە بێگومان، بەڵام هەمیشە دەبی بە تەنیابی تەوەرەکە بە تەنیا لە لایەکانیش بە تەنیا لە لایەکەی دیکە، بەڵام کامە لابی لای ڕاستیان لای چەپ کێشە نییە. 5 دووجا کۆ 12 دووجا 5 دووجا دەکاتە 25 کۆ 144 پاشان هەردووچیان دەکەنە 169. ئەو جا ڕەجی هەردوو لای وەردەگرم، ڕەجی پیتی ت دووجا دەکاتە تەنیا پیتەکە و ڕەجی 169 دەکاتە 13 مەتر. تەوەرەکە لێرە کردیە 13 سانتیمەتر بگورن 13 سانتیمەتر. کەواتە ئەو تەوەرە یەکسانە بە 13 سانتیمەتر. پرسیارەی 25ش هەروە زۆر ئاسانە بە هەمان شێوە دەکاتە 5 سانتیمەتر. لێرە تەواو بووم لەو وانەیە. دەتوانم تەماشایەکی لاپەڕە چاریش بکەم کە دەربارەی ڕەگی دووجا. ڕەگی دووجا لێرە باسی ڕەگی دووجا، ئەگەر ڕەگی دووجای ئەو ژمارەیە 3000 سانتیمەتری دووجا بە چوارچێوەیەکی داردەور بدەن دەتوانی درێژی چوارچێوەکە بدۆزیەوە بە بەکارهێنا. بەڵێ لێرە پەنجەرەکمان هەیە، پەنجەرەکە ڕووبەرەکەی دەزانین. ئەو پەنجەرە دەزانین ڕووبەرەکەی هەمووی واتە چەند چوارگۆشەی لە ناوە، چوارگۆشە 3000 چوارگۆشەی هەیە. کەواتە دوو کەس دەیانەوێ بزانن ئایا ئەو چێوەیە دەوروبەرەکەی چەندە. زۆر ئاسانە. ئەمن دەینم ئەو 3000 ڕێگەکەی وەردەگرم هەتا درێژی لایەکی ببینمەوە. 3000 درێژی لایەکی ببینمەوە. کەواتە چەند جاران چەند دەکاتە 3000. ئایا من ئەگەر 100 جاران 100 بکەم دەکاتە چەند؟ دەکاتە 10,000. کەواتە 100 نابی، 100 زۆرە، ئەدی 80 جاران 80 دەکاتە 8 جاران 64 6400 ئەویش نابی، ئەدی 5 ڕەنگە باشبی. 50 جاران 50 دەکاتە 2500 لێرەش 3000 تۆزەک نێزیکە، بەڵام ئەگەر بمەوێ 100 بزانم دەتوانم بژمێر بەکاربینم بزانم درێژی لایەکی پەنجەرەکە چەندە. 3000 ڕەجی دووجای 3054 دەتوانین بە نزیکراوەی بنووسین 55. کەواتە لێرە دەتوانین بنووسین 55 سانتیمەترە هەر لایەکی. کەواتە 4 لاشی هەیە 55 جاران 4 لێرە هەتا چێوەکەی ببینینەوە دەکاتە 290 بە نزیکراوەی. کەواتە 4 چێوەکە دەبی هەر 4 لایەکەی 290 سانتیمەتر بی. ئەوە تەواو بووین. دێمە لای ڕاهێنانی 1 خەمبڵاندنی ڕەجی دووجای ژمارە.
ڕەجی دووجای هەر ژمارەیەک دەکەوێتە نێوان دوو ژمارەی تەواو و ئەم دوو ژمارەیە بدۆزەوە. وەڵامەکەشت شرۆڤە بکە. ئەگەر بمەوێ بزانم ڕەجی دووجای ژمارە سی چەندە، دەبی بگەڕێم یەکەم جار دەبی ئەوەی بزانم ڕەگە، دەبی دووجایەکانی ژمارەکان بزانم بەبیرە خۆم بینمەوە. لێرە دووجای ژمارەکان بزانم لە چێم نووسیە، لێرەم نووسیە. دووجای ژمارە یەک هەر دەکا یەک، دووجای ژمارە دوو دەکات چوار، دووجای سێ دەکات نۆ، دووجای چار شازدە، دووجای پێنج بیست و پێنج، دووجای شەش سی و شەش، دووجای حەفت چل و نۆ، دووجای هەشت شەست و چار و دووجای نۆ هەشتا و یەک، دووجای دە سەد، دووجای یازدە سەد و بیست و یەک و دووجای دوازدە یەکسانە بە سەد و چل و چار. هەر نەبی ئەوەندەی بزانم، چونکە ئەگەر ژمارە سیم هەبوو هەر نەبی بزانم ژمارە سی دەکەویتە مابەینی ئەو ژمارەیە و ئەو ژمارەیە، کەواتە ڕەگەکەی یان دەبی لە مابەینی پێنج و شەشی بی، نابی لە جێشکە بی. واتە ڕەگەکە ڕەنگە پێنج و شتێک بی، بەڵام نەدەبی لە پێنج کەمتر بی، نەدەبی لە شەشیش زیاتر بی، چونکە ژمارەکە لە مابەینی ئەو دوو جایانەیە. لەبەر هەندێک پێویستە ئەو دوو جایانە بزانم، زۆر گرنگە بزانم ئەوانە دووجای کام ژمارەنە و ئەوانەش دووجای کام ژمارانە و هیچ نەبی بخەمڵێنم. ئێستا ئەگەر تەماشاکەین دووجای سێ و دووجای حەفت خانە یەکانی دووجایەکان نۆیە و دووجای دووجای هەشتیش خانە یەکانی چوارە و دووجای چوار و دووجای شەشیش خانە یەکانی شەشە و دووجای یەک و دووجای پێنجی نۆش دووجایەکان خانە یەکانیان یەکە. دووجای پێنج بەتەنەیە خانە یەکانی پێنجە و دووجای دەش خانە یەکانی سفرە. هەروەها دووجای یازدە وەکو دووجای نۆیە، وەکو دووجای یەکە خانە یەکانی، و دووجای دوازدەش وەکو دووجای دووە، چونکە خانە یەکانی دووە، دووجایەکەشی خانە یەکانی چارە. تۆزێک ئەو لێکۆڵینەوانە یان ئەو زانیاریانە یان ئەو سەرنجانە یارمەتیمان دەدا هەر نەبی بزانین خانە یەکانی دووجایەکان چەندە. ئەگەر سەرنج بدەین هیچ دووجایەک خانە یەکانی نە دووە، نە سێیە، نە هەشتە. ئەو سێ ڕەنووسە نییە لە مابەینی ئەو دووجایانە یان هیچ دووجایەکی دیکەش، کەواتە ئەوە دووجای هیچ شتێکی خانە یەکانی نە دووە، نە سێیە، نە حەفتە، نە هەشتیشە. چوار ژمارە دوو، سێ، حەفت و هەشت. ئەوە گرنگە، ئەو زانیاریە. ئێستا زانیمان دووجای سی کە نەک دووجای ژمارە سی کە دووجایەکە بە خۆی سیە، ئەو دووجایە دووجای چ ژمارەکە؟ بێگومان دووجایەکە دەکەویتە مابەینی 25 و 36، کەواتە یان شتەکە لە مابەینی 5 و 6. ڕەجی ژمارە سی، ڕەجی ژمارە سی، چونکە لێرە نووسرا ڕەجی دووجای هەر ژمارەیەک دەکەوێتە نێوان دوو ژمارەی تەواو، دوو ژمارەکان ببینەوە. ئەو دوو ژمارەیەمان دیتەوە 25 و 36. لێرەش 150 ئایا دەکەویتە مابەینی چ؟ دەکەویتە مابەینی 144 و 169. بەڵام لێرە چونکە هێمای کەم هەیە، ئەم نیش دەبی بنووسم ڕەگەکەی دەکەویتە مابەینی 12 و 13 بەکەم، نێگەتیڤ 12 و نێگەتیڤ 13. بەڵام بەخۆی دووجایەکە کەم نییە، تەنیا کەم لە پێشی هەیە، واتە وەڵامەکەم دەبی ئەم نیش نێگەتیڤ بی. پرسیاریان نمونەی ژمارە 2 جێبەجێکردن لەسەر شیکارکردنی پرسیارەکان.
پەنجەرە شوشەکە لێرە ئاماژەی پێکرایە و پێویست ناکە ئەمن چیت کە باسی بکەم. ئیدی ئەو خینەوانە دەتوانی بخینەوە خوێندکاری ژیر بێگومان هەمیشە دەبی لە پرسیارەکەی تێبگەین، هەمیشە دەبی 2-3 جار پرسیارەکەی بخێنینەوە، هەمیشە بزانین ئەو پێدراوانە چییە کە بەکاریان دەینین، هەمیشە بزانین داوا کاریەکە چیە کە لێم داوا دەکرێت، چونکە کەس لێی داوا نەکردیمە بڕۆ لایەکی پەنجەرەکە ببینەوە، داوایان لێکردیمە چوارچێوەی ببینەوە، بەڵام ئەمن بەخۆم دەبی بزانم کە چێوەی ببینمەوە، ناچارم درێژی لایەکی ببینمەوە، جارانی چاری بکەم ئەو جا چێوەی ببینمەوە، لەبەر هەندێ دەچم درێژی یەک لای دەبینمەوە بەهۆی ئەوەی کە ڕووبەرەکە ڕەگەکەی وەردەگرم. کەواتە شیکارکردنی پرسیارەکان چەند ڕێیەکی هەیە تێگەیشتن نیوەی وەڵامە، بەڵام بەمەرجەک پرسیارەکەش دەقەکەی بە زانستیانە داڕێژرابی. لێرە دەتوانم تەماشاچ بکەم زانم فێر بە چۆن دوو ڕەگا دووجایەکەی ژمارەیەک دەخەمڵێنی و لە شیکارکردنی پرسیارەکاندا بەکاری دەهێنی. ئەوە هیچ دەقەچی جوان نییە ببورن، بەڵام ئەوە چییە؟ دوو ڕەگە دووجایەکەی لێرە بە تەنیا فێر بە خەمڵاندن دەکەی. ئایا ئەو ژمارەیە کە دووجای ژمارەیەکە نزیکە لە کام دووجا؟ هەر ئەوەیە. لێرە دێمە هاتمە کۆتایی لاپەڕە چاریش، دێمە کۆتایی ئەوانەیە هەتا ئەوانەیەکی نوێ هەر بژی.